ناوی بەڕێزت؟ حاجی ئازاد. حاجی ئازاد. حاجی ئازاد بزانم چی دەکەی بە چیە و خەریکی؟ خەریکی کاسبینە. ئەی لەش ساڵ سەلام مەمنون. لە پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵتم پرسیارت لێ دەکەم. فەرموو. ئەگەر زانی دەبێ خاوەنی خەڵات. سپاس. ئەگەر نەش زانی ئەتو دەی بەسەرهاتێکی خۆشم لە بۆ باس کرد. باشە؟ بەسەرهاتێکی کوردەواری خۆش. پرسیارە شاساکو با تووشی ئەوەی نەبێت. نانە پرسیار هەمووی ئاسانە ئیشاءالله. تاکیدم ئەو پرسیارەی دەزانی. شاری مەکە لە ساڵی چەندی کۆچی فەتح کرا؟ ساڵی چەندی کۆچی؟ ئەوە قورتە؟ نه ئەوە کارمەندە لەگە خۆم هیچ دەکەم. پرسیارەشی گەلە ئاسانە تو ئاسانکاری بەرە چییە؟ ئاو چوە حەجی و حاجی و نازانم. ژمارە چ بڵێ؟ نامێ ژمارە خۆم بڵێم. ئاسانکاری پرسیارەکە لە بۆ بگۆڕم؟ بگۆڕە باشترە. بۆ یەکەمین جار لە مێژووی تۆپی پێدا لە چ وڵاتێکدا مەزرا؟ فیفا لە چ وڵاتێک؟ زیورخ سویسرا. لە چ وڵاتێک تۆپی پێدا مەزرا بۆ یەکەمین جار؟ تۆپی پێرەی دامەزرا لەبەر ئینگلتەرا. دڵنیای؟ ها دڵنیام. هاندێری کامیانەی؟ بەرازیل. بەرازیل. دیاریەکەم بدەنێ؟ ئازە دیاریەکە نادەمێ ها بە ئاسانی دەبێت بەسەرهاتێکی خۆشم هەر لە بۆ باس کرد. وەڵڵا بە دڵی خۆت. بەسەرهاتێکی خۆش لە کاتی کار و ئیش و کاسبیدا. بەخۆ لە دەمەی نەبە زۆر مەسەراتی. ئەو دیارە دەزانم. ناتە بیر و هیچ هیچم پێشکەش ناکەیت؟ وەڵاستی لە خزمەتام گۆران بێژنیم. نانەمە بەستم گۆرانی نییە خۆشتر گۆرانی. ناتە بیرمە دەمەی. دەست خۆش بی زۆر خۆشحاڵ بووم وەڵامەکەش زۆر ڕاستە پیرۆز بی. سپاس. پیرۆز بی خۆشحاڵ بووم. سپاس دەکەم.